ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بە بۆنەی 29 ساڵی دامەزراندنی کۆمەڵەکەمان کە 29 ساڵ بەر لە ئێستا لەلایەن چەندین خێزانی تووشبوانی تالاسیما دامەزراوە و ئەمڕۆ ساڵە بەردەوام خزمەتیان بە تووشبوانی تالاسیما کردووە. زۆر سوپاسی پزیشکان و کارمەندانی سەندەری تالاسیمیاکەین کە خوشک و برا ئاسا خزمەت بە تووشبوانی تالاسیمیا ئەکەن. چینی نەخۆشانی تالاسیما زۆر زۆرە، زۆر بە گرنگی ئەزانم، یعنی زۆر پێویستە لە هەموو شوێن و جێیەک ئەم جۆرە کۆمەڵانە هەبێ ینی بەڕاستی بە دەستخۆشیەوە. کۆمەڵی تالاسیمای سلێمانی زۆر گرنگیەیە بە نەخۆشەکان، زۆر هاوکاریانەکە لە هەموو لایەکەوە، نەک بەس مادی بەڵکو معنەویش، و هەروەها ینی زۆر زۆر استیفادەمان کردووە لەم کۆمەڵەیە، چکە هاندانمان ئەکەن بۆ زۆر شتی باش و هەروەها بۆ ینی بۆ نەخۆشخانەکانیش چارەسەرمان ئەکەن. من وەکو خۆم وەکو نەخۆشی تالاسیما، سنتەری تالاسیما بەڕاستی زۆر زۆر هاوکاری نەخۆشەکانن، زۆر سوپاسیانەکەم لێرەوە هەموو پزیشکەکان و کارمەندان ئەو ئەرکەی ئەوان ئەیکێشن بەڕاستی بە هیچ شتێک پاداش نادرێتەوە. منەڵێم خوا جەزای خێریان باتەوە ئینشەڵڵا.